کۆنسڵخانەی کۆماری ئیسلامی لە هەولێر دووپاتی دەکاتەوە. تا ئێستا بڕیارێک نییە بۆ کردنەوەی هەردوو مەرزی پەروێزخان و حاجی ئۆمەران، بەڵام مەرزی باشماخ کراوە دەبێت. ئەوەش لە کاتێکدا بوو وەزیری بازرگانی ئێران بەڵێنی ئەوەی دابوو مەرزەکان بکاتەوە. بەڵە بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لە مەرزی حاجی ئۆمەرانەوە پەیامنێرمان ئازاد ئۆمەراویمان لەگەڵدایە. ئازاد سڵاوی خوات دەبێت، زانیاری زیاتر لای تۆیە، مەرزی حاجی ئۆمەران کراوەیە یان داخراوە؟ ئەگەر داخراوە بە تەواوەتی داخراوە بۆ هەموو جۆرە هاتوچۆیەکی هاوڵاتیان و گەشتیاری و بازرگانی، یان نەخێر بۆ هەندێک بابەت داخراوە و بۆ هەندێک بابەت کراوەیە؟ بەڵێ کاکدانا سڵاو لە تۆ و لە بینەران و بیستەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێتن. ئێمە ئێستا لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانین. دیارە لە 15 مانجی دەی ڕابردووەوە مەرزی حاجی ئۆمەران بەڕووی هەرێمی کوردستاندا داخراوە، تاوەکو ئێستا نەکراوەتەوە. دیارە لەو کاتەوە لە ڕووی بازرگانیەوە بە یەکجاری داخراوە، بەڵام ترانزیت بەردەوام بووە. ئەو شۆفێرانەی کەوا لە مەرزی باشماق و ئەوانە داخلە بوون لێرانە لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران دەگەڕانەوە وڵاتی ئێران، بەڵام لە ئێستادا ترانزیتیش بە یەکجاری وەستاوە. هەروەها پێشتر ڕێگا بە هاوڵاتیانی ئیرانی ئەدراکەوە بگەڕێنەوە وڵاتی ئێران، و هەروە عێراقیش هاوڵاتی عێراقیش ڕێگان پێدرا بێنەوە هەرێمی کوردستان، بەڵام ئەمەشیان لە ئێستادا بە یەکجاری وەستاوە. هەروەها ترانزیتیش بە یەکجاری وەستاوە. ئەمڕۆ نە هاوڵاتی ڕێگای پێ ئەدرێ بچێتەوە ئێران یاخود بێتەوە عێراق، و هەروەها شۆفێرانی بار هەڵگریشکەوە بە شێوەی ترانزیت داهاتنەوەش بە هیچ شێوەیەک ڕێگان پێ نادرێ بستنە وڵاتی ئێران. دیارە لەو نێوەندەدا زەرێکی زۆر بەر ئەو هاوڵاتیانە کەوتووەکەوە لەو مەرزە کاریان دەکرد. تیایدا نزیکەی 900 بازرگان لە هەرێمی کوردستان کاری بازرگانیان لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران لەگەڵ وڵاتی ئێران دەکرد. هەروەها نزیکەی 6000 هاوڵاتی ئیرانیش لەم مەرزە سودمەند بوون لە ڕووی ئاڵوگۆڕی بازرگانیەوەنە. ئیتر ئەم هاوڵاتیانە بە یەکجاری لەم مەرزە تاوەکو ئێستا زەرمەند بوون. دیارە تێکچوونی بارودۆخی سیاسی نێوان هەرێمی کوردستان و عێراق وای کردکەوە ئیران مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران بەڕووی هەرێمی کوردستاندا دابخاتن. من ئەمەوێتن زانیاری زیاتر لە چەند شۆفێرێکی بار هەڵگر وەربگرم کەوا ئەوان لە دوێنێەوە لێرانن و نەیانتوانیوە بگەڕێنەوە هەرێمی کوردستان. بۆ زانیاری زیاتر ئەسما لای ئەوان سڵاوت لێبێتن. ئێوە لەکەیەوە لێرەن ئۆتۆمبیلەکانتان لێرانە وەستاندووە و تا چەندە زەرمەند بوون لە ڕووی بازرگانیەوە؟ ئەڤڵێ سڵاوم هەیە بۆ خۆتان و بۆ بەرنامەکەتان. وەڵامە لە دوێنێکە گەشتی نێرە نزیک ئەوە دەبینی ئەو ساعش پڕە 150 ماشێنێک دەبێ. سعار 11 گەشتینە نێو گومرگەوێدی هەر بەبێت چون و چرا دەرکەکەیان داخست و هیچ جوابێشیمیان نەداوە. ئێستاش نەنانمان پێیە، نە ئاومان پێیە، نە هیچمان پێیە. بلەکاتە دەبی تەکلیفیمە ڕۆشنکەن. بەڵێ ئەوان سوەڵامێکیان پێ بۆ ئێوە چیتان پێڵێن بۆ ڕێگاتان پێ نادەن بستنەوە وڵاتی ئێران؟ وڵا دوێنێ چەند شۆفیرێک خڕ بووینەوە لەوێ بانگمان کردن کە مدەتێکی شێشا هیچ جوابێکیان نەداینەوە. دوای یەکیان هات کوتی ئەلحام پێ و دەڵێنەوە ئێستاژە و پێ کوتنەوەیە، نە لەمایان پرسیەوە نە هیچ جوابێکیان داینەوە. زۆر سپاسەمە بێ شۆفێرێشتریش وەربگرم زانیاری زیاتریش لەو وەربگرم. سڵاوت لێبێتن تۆ لەکەیەوە لێرەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگە بە ئێوە ناداتن بستنە وڵاتی ئێران یاخود وڵاتی ئێران ڕێگا بە ئێوە ناداتن؟ سڵاو لە تۆش بێ بەخێرەی حکوومەتی ئێران ئێستا دەرگەکەی لەسەر مەقەفات کردووە و ڕێگان پێ نادا کە بچینەوە. دەڵێ لە کشەوە هاتووی لە سەعود و دەشاتێ دێ بگەڕێەوە ڕێگان پێ نادا بچینەوە. پێشتر ئێوە کە لە باشماق داخلی هەرێمی کوردستان ئەبوون لە مەرزی حاجی ئۆمەران ڕێگان پێدان بستنە وڵاتی ئێران؟ بەڵێ پێشتر هیچ مشکلەی نەبوو، دەتوانی بچی و هیچ شێشەشینەوە. بەس ئێستا لە دوێنێ سەعات 11 وای لاتوە ڕێگان پێ نادا بچینەوە. زۆر سپاس. بەڵێ کاکدانا ئەمە لەوانێ و هاوڵاتیانە بووکەوە لە دوێنێەوە لە مەرزەوە شەوەی ترانزیت پێشتر ڕێگان پێ ئەدرا. بەڵێ ئەگەر لە بەرپرسانی مەرزی حاجی ئۆمەرانت پرسی بێت هۆکار چییە ئێران مەرزی حاجی ئۆمەران ناکاتەوە و ئۆتونتری کردووە وەک لە زانیاریەکانە باسکرا لە دوێنێ سەعات 11ەوە تەنانەت ترانزیت و هاوڵاتیش ناتوانێت هاتوچۆکە، بەڵام هەر لەگەڵ هەرێمی کوردستان مەرزی باشماغ کە مەرزێکی نێودەوڵەتی و لە پارێزگای سلێمانیە کراوەیە و هاتوچۆی تێدا دەکرێت. نازانی هۆکاری ئەمە چییە؟
بەڵێ کاک دانا ئێمە چەند جار هەوڵماندا پەیوەندی بە بەڕێوەبەری گومرجی حاجەمبەرانەوە بکەین بەڵام پەیوەندیەکەی بەردەست نەبوو بەڵام بە پێی و زانیاریانەی لە ڕۆژانی ڕابردوو لێدوانیان داوە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن دیارە تەنها هۆکاری سیاسیەکەوە عراق فشاری خستۆتە سەر بە پێی ئەو ڕێکەوتنەی لە نێوان وڵاتی عراق و ئێراندا هێف شاری خستۆتە سەر هەرێمی کوردستان کەوا بڵین زیاتر فشارەکانیان سڕ کردوەوە لەسەر هەرێمی کوردستان لە ئێستادا. وڵە دەستخۆش سپاس بۆ ئازاد ئۆمەراوی پەیامنەری پەیام لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانەوە سپاس بۆ زانیاریەکان.